بەداخەوە لە پاش ئەوەی لە هەفتەی ڕابردووە دۆخی کۆرۆنا لە هەڵەبجا بە قۆناغێکی مەترسیدارە تێپەڕیوە ئێستش لەو قۆناغە مەترسیدارایە ژمارەی کیسەکانمان زیادی کرد و ژمارەی نەخۆشەکانمان زیادی کرد و توانای ئێمەش بەڕاستی توانایەکی سنووردارە و وەکو دوێنێ ئاماژەشم پێە جهتی حکومی بەڕاستی کەم تەرخەم بۆ بەرامبەر بە تەندروستی و دۆخی کۆرۆنا لە هەڵەبجا ئێمە یەکێک لەو دەرگایانەی ترکە هەمیشە لێمان ناو بە سوپاسەوە کە ئاگایان لێمان بۆ ڕێکخراو خێرخوازیەکان و خێرخوازانی سنووری پارێزگای هەڵەبجە بوون من ئەمە ئەەکەمە دەرفەتێک سوپاسی خێرخوازان بکەم و بڕێکیان ناویان بێنم بۆ ئەوەی کە خەڵک بزانێت کە تا ئێستش دەستیان پێمانەوەی بەڕێز جەنابی کاک ئاسوی حاجی محەمەدی بامۆکی بەڕێز کاک حاجی عەبید هەورامی بەڕێز کاک شێخ عەلی و شێخ تایر و هەروەها کۆمەڵی بەڕێزی تر دوێنێش لە کۆنگرە ڕۆژنامە نووسیەکە ئاماژەم پێە و هەروەها ڕێکخراوی مام و هەروەها ڕێکخراوی سەروەری هەڵەبجە بە کۆمەڵە قۆناغ چەند جارێک کۆمەکی ئێمەیان کردو لەلایەن بەڕێوەبەرایەتی ئەم نەخۆشخانەوە لیان وەرگیراوە ئێمە سپاسیانەکەین و داوای هاوکاری بەردەوامیان لێ یەکەین من لەبەرەوەی سەرۆکی تیمی زانستیم بەڕاستی ئاگاداری تەفاسیلەکە نەبووم بەس ئەوەی کە لە ئیداری ئێرەم پرسی بە سپاسەوە بەڵێ ئەو پێنجەڵمەتی جەنابێت دەڵی کۆمەڵێ پێداویستی پزیشکی چ بۆ نەخۆشخانی وەفا چ بۆ تاقیگەی مۆلیکولەر دابینیان کردو ئێمە سپاسیانەکەین نمونەیان زۆر بێ و داوای بەردەوامیان لێ یەکەین